ڕێکخراوی هاریکاری شانگەهای کە چین و رووسیا ڕابەرایەتی دەکەن پێدەچێت ببێتە ناوەندێکی گرنگی گۆڕانی هاوسەنگی جیهانیەکان کە بەهۆی جەنگی ئۆکرانیا و ململانەی جیۆپۆلۆتیکی نێوان چین و ئەمریکاوە لە قاڵب دراوە. ئەم ساڵ 22مین لوتکەی ئەنجومەنی سەرکردەکانی ڕێکخراوەکە لە ڕۆژانی 15 و 16 ئەیلولدا لە سەمەرقەندی پایتەختی ئۆزبەکستان بەڕێوە دەچێت. سەرکردەکانی هەریەک لە وڵاتانی رووسیا، چین، کازاخستان، قیرغیزستان و تاجیکستان و پاکستان و هندستان و ئۆزبەکستان بەشدارن و ئەندامانی چاودێر لە ڕێکخراوەکە وەک بیلاڕووس، مەنگۆلیا و ئێران بەشداری کۆبوونەوەکەن. سەرکۆماری تورکیا و تورکمانستان ئۆزبەکستانیش بانگهێشتکراون لەگەڵ سەرکردەکانی ئازەربایجان و ئەرمینیا و بەرپرسی باڵای دا ڕێکخراوی نێودەوڵەتی. جەنگی ئۆکرانیا کە دوای جەنگی سارد رووسیا و خۆرئاوایی بەرەو ڕووبەڕووبوونەوەی نوێ بردووە، پێویستی مۆسکۆی با ڕێکەوتنێکی ئەمنی زیاد کردووە. چینیش بەهۆی ململانەی جیۆستراتیجی لەگەڵ ئەمریکا ئۆراسیا بە گرنگ دەبینێت بۆ زاڵبوون بەسەر ئەو گەمارویەی ئەگەری هەیە لە ناوچەی زەریای هەندی و زەریای هێمن بسەپێنرێت. ڕێکخراوەکە کە ئامانجی ئەوەیە هاریکاری سیاسی، ئابووری و ئەمنی لە جوگرافیای ئۆراسیادا زیاد بکات کە لە ناوچەی سەردەمی دابەشبوونی یەکێتی سۆڤێتی جاران دروست بوو، بە تێپەڕبوونی کات بوارەکانی هاریکاری تێیدا فراوان بکات. لە کاتێکدا کۆی ڕووبەری وڵاتانی ئەندامی ڕێکخراوەکە نزیکەی 160 بەشی ئۆراسیا دەگرێتەوە، 140 دانیشتوانی جیهان و 130 بەرهەمهێنانی گشتی جیهان پێک دەهێنێت. ئەو وڵاتانە کە ناوی پێنج قۆڵی شەنگەهایان لێنرا لە 20 ئایاری 1990دا لە مۆسکۆی پایتەختی رووسیا پەیماننامەی کەمکردنەوەی هێزە سەربازیەکانیان لە ناوچە سنووریەکان واژوو کرد. لەگەڵ پەیماننامەکەشدا بۆریس یەڵسن سەرۆکی ئەو کاتەی رووسیا و جیانگ زیمینی سەرۆکی چین ڕاگەندراوێکیان دەرکرد و داوای جیهانی فرەجەمسەریان کرد. هاوکات لەو لوتکەی کە لە ساڵی 2000 لە شاری دووشەمبە پایتەختی تاجیکستان سازکرا بەڵێندرا باوەستانەوە دش بە دەستوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتانی دیکە بە بیانووی هاوکاری مرۆیی و پاراستنی مافەکانی مرۆڤ. لە 2007 ڕێکخراوی هاریکاری شانگەهای دەستی کرد بە زیاتر لە 20 پرۆژەی هاوبەش لە کەرتەکانی وەک گواستنەوە و گەیاندن و وزە. هەروەها دەستی کرد بە دیدار و کۆبوونەوە لەگەڵ وڵاتانی ئەندام لە بواری ئەمنی و سەربازی، بەرگری، سیاسەتی دەرەکی، ئابووری، کللتور و سیستەمی بانکی. هەروها لەو لوتکەی کە لە تەمووزی 2005 لە شاری ئوفا لە رووسیا بەسرا پرۆسەی بوونە ئەندامی تەواوەتی هیندستان و پاکستان دەستی پێکرد و هەردوو وڵات کە خاوەنچەکی ئەتۆمین لە 9 تەمووزی 2007دا بوونە ئەندام لە ڕێکخراوەکەدا. ئەو پێشهاتانەی کە دوای جەنگی سارد رووسیا و ڕۆژئاوایان بەرەو ڕووبەڕووبوونەوەی نوێ بردووە، پێویستی مۆسکۆی وەڕێکەوتنێکی ئەمنی لە ئاسیا زیاتر کردووە. لەلایەکی دیکەشەوە جوگرافیای ئۆراسیا گرنگیەکی زۆری بۆ چین هەیە کە دەیەوێت ئەو ڕێگایانە هەمەچەشن بکات کە بەرهەمە پیشەسازیەکانی بەهۆیانەوە دەگەێنرێنە بازاڕەکانی جیهان.